دەبین ئەم مریشکانەی لە کێڵگەکانە بەرەندەن لە ماوەی 45 ڕۆژە جووتکەیەکە بێ بە 4 کیلۆ و 5 کیلۆ. خەڵکی زۆر گلەی لەماکەن ئەڵێن ئەمە بە دەرمانە و بە کیمیایی و بە پرۆتین، ئەمانە هیچ کاریگەریەکی ئەم گەشەی ئەم جۆرە لە پەلەوەرد لە ماوەیەکی ئەوە نەکەمە، چ کاریگەریەکی لەسەر تەندروستیمانەیە، چه زیانێکی بۆ تەندروستی؟ ئەزانی ئەوە چۆنە، ئەوە دەستکاری جینات کراوە، هەر لە دایکانەوە دەستکاری جینات کراوە کە ئەم پەلەوەرە ئەبێ ڕێژەی نزیکەی لە 50 بۆ 65 ئەو ئالەفەی کە ئەیخوات بیگۆڕێ بۆ گۆشت. ئەمە شتێکی نۆرماڵە، هیچ تەئسیرێکی لەسەر ئەوە نییە کە بۆ جسمی ئینسان چی لێ بکات چی لێ نەکات. تەنیا ئەوە نەبێ ڕێژی پرۆتینەکە ئەگەر بەرز بێ، ئەگەر ئینسانیش زۆر گۆشتەکە بەکاربێنێ، زۆر خۆ دەزانی نابێت ئەوەنە گۆشت بخۆی، چونکە کێشەی تەندروستی بۆ دروستەکە ڕێژی پرۆتین و بەرزە بێتەوە. ئەگینا وەکو ئەوەی بڵێ ئەو جوچکەیەکی زۆر ناسکە دەستکاری جیناتی کراوە، خۆی وا دیزاین کراوە کە لە ماوەی ئەو 45 ڕۆژەیە ئەو ڕێژە باشە لە علەف بگۆڕێ بۆ گۆشت. بەڵام ئێستا هەمانە بۆ نمونە هەر هی ئەو کێڵگانەی کە هێلکە بەرەمێنن ئەوانیش خۆ ئەلەفیان پێ ئەدرێ، بەڵام جیناتی ئەوان وایە ئەو وزە ئەگۆڕن بۆ هێلکە، نایگۆڕن بۆ گۆشت. مۆزوعەکە ئەوەیە. ئەنجا خاڵێکی شێمە ئاماژەی پێ بدەم، هەنێک کەس هەیە ئەڵێن نازانم هۆرمۆن و ئەم شتانێ پێدرێ، جوشکێ دەواجن زۆر ناسکە. ئێمە خۆمان جار هەیە تەنیا بە خواردنی علەفەکەیش کە علەفەکە زۆر بخوات، من وەکو خۆم ڕۆژوو بۆ جوشکە ئەگرم، یعنی چۆن برسی ئەەکەم، کە برسی ئەەکەم جگەری ئەتوانی ئەو ژەهرەی کە لە علەفەکە هەیە، ئێمە ژەهری کە ڕوومان هەیە، ئەمانە هەمووی لە ئەکاونتەکەمان زۆر بە تەفاسیل باسم کردووە، ئەم ژەهرانە لە لەشیا کۆ ئەبێتەوە، من ئەچم برسی ئەەکەم بۆ ئەوەی بتوانم ئەم علەفەی خواردوویی هەزمی بکات، کێشەی بە دروست نەکات. ئایا پێ وایە جوچکەیەکی ئاوا بچووک بتوانێت بەرگەی هۆرمۆن بگرێ؟ ئەمە شتێکی ڕاست نییە، بۆیە ینی کۆمەڵێک مزایدە ئەکرێت لەسەر جوچکە و نازانم دەواجن و ئەمانە، من هیچ بەڕاستی نازانم.